لە وتەکەیدا لە ئەمیانەی کۆنفرانسێکی هەواڵی لەگەڵ ڕێبەرانی یەکێتی ئەوروپا ئۆرسولا ڤۆندێرلین و هەروەها چارلز میشێل و ستۆڵتنبێرگ سەرجەمیان داوایان لە ئەندامانی هاوپەیمانی لەشکری ناتۆ و یەکێتی ئەوروپا کرد بۆ مەودایەکی درێژ ئامادە بن. مەبەستەکە بەبێ هیچ گومانێک بۆ دڵنیابوونە لەوەی ئێمە بتوانین بەردەوام بین و هەروەها پشتیوانی خۆشمان بۆ ئۆکرانیا بەهێز بکەین لەبەرەوەی ئەوەمان بەدی کردووە کە رووسیا زیانی گەورەی لێکەوتووە لە ئۆکرانیا بەهۆی قارەمانەتی سەربازانی ئۆکرانی و بەهۆی پرۆفیشناڵەتی دڵسۆزی هێزە چەکدارەکانی ئۆکرانیا. بەڵام نابێت ئێمە رووسیا بەکەم بزانین. ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا مەبەستی گشتی لە جەنگە دڕندانەکەی دژ بە ئۆکرانیا گۆڕیوە. هەر بۆیە پێویستە ئێمە بۆ ماوەیەکی درێژدەم ئامادە بین. لە وەڵامی ئەو پرسیاری لی کرا سەبارەت بە دابینکردنی تانکی وڵاتانی ڕۆژئاوایی لەوانە تانکی جۆری لێپەرد 2 بۆ ئۆکرانیا خات و ئۆرسەلا گوتی یەکێتی ئەوروپا بەردەوام دەبێت لە ئەنجامدانی هەموو شتێک لە تواناییدا هەیبێ بۆ پشتیوانیکردنی هاووڵاتیانی دلێری ئۆکرانیا. ئێمە بەردەوام دەبین لە فشارخستنە سەر کرملین بۆ سەپاندنی گەماڕۆی کاریگەر و ئەم گەماڕۆیانەش درێژ دەکەینەوە بەسەر ئەوانەی لە ڕووی لەشکریەوە پشتیوانی لە جەنگی رووسیا دەکەن وەک ڕۆڵی بلاروسیا یان ئێران و ئێمە پیشنیاری گەماڕۆی نوێ بەسەر بلاروسیا دەکەین بەهۆی ڕۆڵی لەم جەنگەی رووسیا لە ئۆکرانیا. لە دەمی دەستپێکی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە من بۆ چەندان جار گوتومە کە پێم وایە دەبێ ئۆکرانیا هەموو ئەو کەرەستە لەشکرانیەی کە پێویستی پێی هەیە وەریگرێ بۆ ئەوەی بتوانێت بەرگری لە نیشتمانەکەی بکە. بە دڵنیاییەوە ئەمە واتای دابینکردنی سیستمەکانی بەرگری ئاسمانی پێشکەوتوو دەگەێنێ. هەروەها دابینکردنی جۆرەکانی دیکەی کەرەستە و ئامێری پێشکەوتووی لەشکری کە پێویستن بۆ بەرگریکردن لە ئۆکرانیا. هەر سەبارەت بە وەڵامی پرسیارێکی پەیوەست بە هاوکاریکردنی ئۆکرانیا بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێت لە دەمی دەستپێکی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە من بۆ چەندان جار گوتومە کە پێم وایە دەبێ ئۆکرانیا هەموو ئەو کەرەستە لەشکرانیەی کە پێویستی پێی هەیە وەریگرێ بۆ ئەوەی بتوانێت بەرگری لە نیشتمانەکەی بکە. بە دڵنیاییەوە ئەمە واتای دابینکردنی سیستمەکانی بەرگری ئاسمانی پێشکەوتوو دەگەێنێ. هەروەها دابینکردنی جۆرەکانی دیکەی کەرەستە و ئامێری پێشکەوتووی لەشکری کە پێویستن بۆ بەرگریکردن لە ئۆکرانیا. سکرتێری گشتی هاوپەیمانی ناتۆ یانس ستۆڵتنبێرگ خۆشحاڵی خۆی سەبارەت بە بڕیاری دابینکردنی ئۆتۆمبیلی لەشکری بۆ ئۆکرانیا دەردەبڕێت. من پێشوازی لە ڕاگەیاندنە نوێەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا دەکەم بۆ دابینکردنی ئۆتۆمبیلی زریپۆش و ئۆتۆمبیلی شەڕکردن بۆ پیادە و هەروەها جۆرە نوێەکانی دیکەی زریپۆش بۆ ئۆکرانیا. رووسیا دەستی بەوەی پێی دەڵێت هەڵمەتی لەشکری تایبەت لە 22 مانگی 2 ساڵی ڕابردوودا کرد و ئاماژەی بە هەبوونی هەڕەشە لەسەر ئاسایشی خۆی و هەروەها وەک دەڵێت بۆ پێویستی پاراستنی ئەوانەی بە زمانی رووسی قسە دەکەن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.